بسم الله الرحمن الرحيم. خۆشەویستان، ئەو گەنجەیە خۆی ئیهمال کردیە، ئەوە تووشی ناسوور عوسعوسی بووە. تەماشا ئەوە 1 کوون 2 کوون 3 کوون 4 کوون 5 کوون چەند جاریت کەش لێی تەقیە. ئەوە هەموو جێی تەقینی قەدیمە. لێیەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیرشادمان دەکات کە ئەحتیمام بە خاوێنی بدەیت. تەماشا ئەوە مووی تێدا دەبینن. پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێتن مووی بن هەنگرتان بکەن، مووی قەلبتان بکەن، نینۆکتان بکەن. باشە، چونکە پاکڕاگرتن لە سنەتی ئیسلامە. خۆشەویستان، ئەو هەموو مووە لەناو تەماشاکەن. ئەوە تەماشا دەبینن ئەوە مووە لەناو ئەو کونانە. تەماشاکە ئەوە مووی تێدایە. تەماشا خۆشەویستان، ئەوە دەبینی بە چای خۆتان کە موو چێوە چوب. تەماشاکە ئەوە هەموو مووە. باشە، لێیەکە لێن چ دەکەین؟ لە میهرەبانی بۆ طریقی عەمەلیات دەکەین. ئەوە مادەی پێدەرین مەثیلین بلو، ئەوە دەرزی تێدا نییە، دەبی بەبێ دەرزی بیتن. ئەوە دەبێنە ژۆرێکە یەک لەو کونانە. ئەو دێن چ دەکەین؟ لێرە پاری پێوە دێنێ بسم الله اللهم لا سهل إلا ما جعلته سهلا وأنت تجعل الحزن إذا شئت سهلا. تەماشاکە ئەو ڕێڕەوانە هەموو کون دەکات. ئەوە لە ژۆرێکە تەماشاکە هەموو ڕەبتیان هەیە دیتان. تەماشاکە ئەوە هەموو کونەکان پێ ڕنگ دەکەین. ئەوە ڕێڕەوەکان ڕنگ دەکەین هەمووی. باشە، تەماشاکە ئەوە هەمووی ڕنگ دەکەین. هێرکانە ئەو کونانە ئەو دەدەین چ دەکەین؟ هەمووی هەردەگرین و بە جوانی دەیدورینەوە و لە میهرەبانی بە پشتوانی خوای گەورە چابوونەوەی 100% عەمەلیاتی ناسووری مووی کلێنجە بۆ طریقەی کە ئەمە بەکاری دەینین و ئینشاءالله ئیستیفادەی زۆر لێ دەکا و نەخۆشەکانمان بەس بە دوعانە کەوا میهرەبانی خەڵاتێکی خوایە لە بۆ ئەو گەنجە. خۆشەویستان، ئێحتیمام بە خۆتان بدەن. ئەگەر پاراشتان نەبی، ئەمە سندوقی خێریمان هەیە و بەردەوامین لە خزمەت خێرخۆشی. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.